ئەم سەردانەی ئێمە لە پەرلەمانی کوردستان لەگەڵ هەندێک لە ئەندامانی پەرلەمانی کوردستان درێژەدانە بە ئەو سەردانانەی کە دەستمان پێ کردووە بۆ پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان و قەزا و ناحیەکان. دەربەنیخان حاڵەتێکی تایبەتە، دۆخێکی تایبەتە لەبەرەوە هەوڵمانداوەکو یەکەم قەزا سەردانی بکەین. ئێمە پێمان وایە حاڵەتەکەی دەربەنیخانە بێ وا سیرکرێ کە تایبەتمەندی پێ بدرێ و پێداویستەکانی بواری تەندروستی بە شێوەیەکی زۆر باش دابین بکرێ. ئیدارەکەی دەبێ دامێکی زۆر باش بکرێ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە و ئێمە پێمان وانییە کە دەربەنیخان زۆنێکی مەترسیدارە. دەربەنیخان شاری خۆمانە و شاری کەسب و کارەکانمانە. هاتوون پێیان بڵین ئێمە لەگەڵ ئێوە دەبین، لەگەڵتان دەمێنینەوە و بەردەوام پشتیوانتان دەبین و ئومێدێکی زۆرمان هەیە کە لە ئایندەیەکی زۆر نزیکە لەم دۆخە تێ بپەڕێن و بۆ شتی خۆشتر و بۆ مناسەباتی خۆش بین بۆ ئێرە. خۆشحاڵی نەبڕۆکە بەڕێز خاتوو ڕێوەسخان سەردانی قەزای دەربەنیخانی کرد وەکو سەرۆکایەتی پەرلەمان و بە هاوکاری شاندێکی بەڕێز لەگەڵیانە. سەردانی ئەوان بۆ ئێمە بەڕاستی پاڵپشتێکی گەورەیە بۆ ئێمە لەم ڕۆژە بۆ قەزاکەمان و بۆ ئیدارەکەمان. ئێمە سوپاسی هاتنیانەکەین و سوپاسی هاوکاریەکانێکین کە پێشووتر نردوێتی و لە ئێستاشتا ئەو بڵێنانی کە داوێتی بۆ هاوکاریکردنی کردی تەندروستی جێگەی خۆشحاڵی ئێمەیە. هیوای سەرکەوتنیان بۆ خوازین ئەرکیان کێشا سوپاسیانەکەین و ماندوو نەبن. زۆر سپاسی بەڕێز دکتۆرە ڕێواز فایقەکەین سەرۆکی پەرلەمانی کوردستان کە بۆ سەردانی بۆ شاری دەربەنیخان بۆ ئەو بەسەرکردنەوەی بۆ پاڵپشتیکردن و پاڵپشتیکردن و هاوکاریکردنی بەڕێزیان بۆ خەڵکی شاری دەربەنیخان. ئەوە هیوایەکی باش ئەبەخشێتە ئێمە و بەردەوامیمان پێ ئەبەخشێت لە کارەکانی خۆمان و هیوادارین هاوکاریکردنی ئەو پاڵپشتیکردنی ئەو بەردەوام بێت.